سڵاوتان لێبێ بەڕێزان لە یەکێک لە گوندە جوان و ڕازاوەکانی ناو کوردستانم دەمەوێت بەنامەیەک لەگەڵ خەڵکو و ئەو کەسانی کە لە ناو دیەکەدایان بینم کەم لەسەر پەیوەندی کۆمەڵایەتی بزانم تا چەند پەیوەندی کۆمەڵایەتی لە ناو گوندەکان پارێزراوە بە بەراورد بە شار ژیانی ئێران پێخۆشتری یاخود بگەڕێنەوە بۆ شار. هەندێک لە خەڵکی گوندەکە پێشتر بەیان باس کردم کە لە شار بوون و بەڵام ئێستا هاتوونەوە لە گوند دەژین. من ئەوانە دوێنم کۆمەڵە پرسیاران لێکم ئێوەش بینەری بەنامەکەمان بن فەرموو. قسەیەکە ئەوترێت لە قەزا و ناحیەکان و لە شارەکان پەیوەندی کۆمەڵایەتی و سەردان کەمترە، بەڵام لە ناو گوندەکان پەیوەندی کۆمەڵایەتیان بەهێزترە، خزمەتی زیاترە. ئەوە حەقەتە شتێکی حاشا لێ نەکراوە کە پەیوەندی جاران زۆر بتەو بوو، بەڵام ئێستا زەعیف بووە، هەتا لە گوندەکان شاوەکو جاران نەماوە زەعیف بووە، بەڵام لە گوندەکانە زۆر باشترە لە شار و بڵین قەزا و محافەزەکانە شارەکانە. باشە ئەو خۆشی و پەیوەندی کۆمەڵایەتی و خزمەتی تەمان لە ڕووی دینیشەوە هەم خێرە هەم لە ڕووی ئینسانیشەوە بە بەردامی کەس و کارەکە ئاگیان لە یەکە. بۆچی ئێستا ئەوە خەڵک تااقەتی سەردانی سەبەبی سەرەکی ئیمڕۆ ئەم پێشکەوتن و ئەنتەرنێت و باساب تۆڕی کۆمەڵایەتێکە هاتۆتە ناوە میلەتەوە بە حەقەت زۆر چەندی قازانجی بووە لاینی زەرەریشی زیاد بە تەلەفۆنی هەواڵە پرسێ تااقەتی سەردانبوونی من ڕەنگە خۆم وابم حتا بۆ خزم و قرەبا لەوانەیە تەلەفۆنیەکەم پێویست ناکابچم بەس جاران وانە بوو. ئەچیتەوە بۆ گوندەکەی خۆتان قەت سەر لە کەس و کار بدەیت بەخواکەم وەکو جارە ئەچین بەڵام وەکو پێویست نیە. ماسەکەچی بۆ گوندە خزم و کەس و کاریان بۆلات دەمەتەخە بکەن و بەیەکەوە دانیشن و بەسەرات بەیەکە بۆ یەکەوە بگەڕنەوە. ئەوە نەماوە نەوەڵە نەوەڵاکەم بۆتەوە جارم نەچم بۆم دۆڵانە بڵین خەزورانم لەوێ بوون، هەرچی خەڵکی گوندەکە بۆ هات بۆلا دانیشتین قسەمانەکرد باسمانەکرد، بەڵام ئێستەوە نەماوە. ئەرەوەڵە تەمانەوە شتێک بوو، هەم عیلاقەیەکی کۆمەڵایەتی دروستەکرد، هەم ئینسان ڕوحێتێکی کەی هەبوو کە ئەو دانیشتن و ئەچووە ناو کۆمەڵایەتی کۆمەڵاوە خزمەتیشی بەهێزە کرد. ئەی تەمان مامۆستا پەیوەندی کۆمەڵایەتی ئەوترێت لە قەزا و شارە گەورەکانە کەم بۆتەوە، بەس لە گوندەکانە تا ڕادێک پەیوەندی کۆمەڵایەتیان باشترە، خزمەتیان بەهێزترە. لەخوا بە زیاد بێ باشترە لە گوندەکان، بەڵام ئەویش یعنی تەئسیری هەبووە. ئێستا گوند و شار زۆر فەرقی نماوە، لە زۆر ڕۆوە ینی وەکو یەکی لاتەوە، بەڵام لە گوندەکانە لەخوا بەزێت بێ هەتاوە وەکو ئێستا هەر باشترە و فەرقی هەیە، جیاوازەکە هەیە، ینی لە بۆنە خۆش و ناخۆشەکانە ینی خەڵک ئامادەن لە بۆنە خۆشە لە کاتێکە بۆنێکی خۆشە بێ خەڵک بانگی یەکتریەکەن، بەڵام کاتێک کە بۆنێکی ناخۆشە بێ بەبێ ئەوەی بانگی یەکتری بکەن کات بنێرن بۆ یەکتری خەڵکەکە ئامادەیە بن، ینی هەموو لادێکە ئەگەر ئەوەی نەتوانێت ئەگەرنا لەو بۆنەیە بەشداریەکەن بۆ سەر قەبران بۆ ینی بەشداری ناخۆشەکەیەکەن. دینیشەوەتەمان پەیوەندی خزمەتی بەهێز بکەی بۆ خۆی خێرێکی گەورەی و حەدیسی لەسەر ئەو حەدیسی لەسرە پەیوەندی خزمەتی کاتێک پێغمبەری خوا صلی الله علیه و سلم ئەفەرمێ ئەگەر هەر کەسێ ئەو پەیوەندیە بگەێنێ خۆی گەورە ڕەحمی پێەکە، ئەگەر هەر کەسێ ئەو پەیوەندیە بپچڕێنێ خۆی گەورەیش پەیوەندیەکەی لەگەڵا ئەپچڕێنێ، کەواتە ڕەحم شتێکی زۆر گرینگە، هەر کەسێ ڕەحم بکە بە ئینسانەکان خۆی گەورەش ڕەحمی پێ ئەکات و هەر کەسێکیش خۆی گەورە ڕەحمی پێ بکە ئینشاءڵڵا نەجاتی بووە. ئێستا لێرە دانیشم بەڵێ. چەندێکە هاتوویتەوە؟ پێشتر لە شار بووی؟ پێشتر 40 ساڵ لە شارە مامۆستا بووم لەگەڵ تۆ تەلەبەی باشی پێگەیاندەوە، ئێستا چوونەتە خوانێ بەڕێوەڵایی لە هەموو توخمێ هەمانە. چەندێک هاتوویتەوە بۆ گوندەکەت؟ لە دوای ئەوەی کە خانشین بوو بتراتومەتەوە ئێرە لە 2008 بەدواوە 2008 تقریبا 12 ساڵە لێرە تقریبا بەڵێ. مامۆستا تۆ شارت بینیوە و ئێستاش لە گوندی تقریبا 10 ساڵە. پەیوەندی کۆمەڵایەتی ئەوترێت لە گوندەکانە بەهێزترە بە بەراورد بە شار و قەزا و ناحیەکان، لەوێ کەمتر خەڵک سەردانی یەکترەکە، بەس لە گوندەکانە باشتر. وەڵاهی ئێستا گوندەکانی وەکو شاری لێ هاتۆ بەهۆی کەس بووە زۆر کەس بووە، هەر تەواو کەس بووە،
مەگەرە لە مزگەوت هەوو سلێمانی یەکتری ببینین ئەگینا یەکتر بینین کەم بۆتەوە زۆر زۆر باشە بۆی لە ئەدمام ساخۆ ئەوسا خەڵک زۆر باشی سەردانی یەکتری سی لێ ڕەحمی جێبەجێ کرد بەیەکەوە کۆبوون جارانی ئێمە ئەو بەرزایی کە بینی یەک ئێوارە نەبوو خەڵکی هەموو دیەکە کۆنە بنەوە لەوا دانەنیشن بەڵام ئێستا بەردەوامی ئەگەیان لە کێشە مشکلەیەکیش بەردەوام بەردەوام هەموو ڕۆژێ شەڕشان کرا بەیانی دەسانەمەلی یەکا بوو کێشیان نەبوو دڵیان لە یەکتر پاکە بوو دەلیان لە یەکتر پاکە بوو بەڵێ بەڵام ئێستاوانێ یەکتر بینین نییە لە بەڕۆ شەڕژ نیەوە ئەژنەوەژ نیە چاوەکەم مامەسا گوندەکە بەگشتی ینی خەڵکەکە ئێرە بەچی بژێوی پیاکەن جگە لە مەسەلەی گوندە هەمیشە تەمەنی یا ئاژەڵداری یا بۆ نمونە کشت و کاڵە جگە لەمەەوە بۆ کشت و کاڵ بەڵام دووسێ ماڵمانەیە لەخوا بەزیابێ ئاژەڵدارێکی باشەکەن ئاژەڵدارەکەش دووسێ ماڵمەڕیانەیە بە چەند ماڵێکیش مانگا شتیوانەیە ئەو بەوە بێجگەر لەمانەی کە باسمان کرد هەندێکشی موچەخۆرە تۆ لە ژیانی هەردووکیانان بووی کامیان و پێخۆشتر ئێستا شاریا گوند وەڵی مەگەشان پێخۆش وە نهاتمەوە بۆ ئێرە لادێ ئێرەم زۆر پێخۆشە هەر بۆ تەندروستی بێ بۆ کات بەسەربردن بێ من لێرە نازانم چۆن خۆراوە بێ ئەوگە زوو لێمە ڕوە بەڵام لە شار نەمەزانی چی بکەم باسی ئەوم بۆ بکە پەیوەندی کۆمەڵایەتی و خزمایەتی سەردان لا ئێوە بەهێزترە یاخودەوی ژۆ کوشاریات وڵا زۆر باشە لێرە هەموو کەس دەچێ بۆ لای خەڵک و سەردانی یەکتریەکەن لەم دێ پەیوەندی خزمایەتیتان بەهێزتر پەیوەندیەکی زۆر چاکە بەخۆشی ئینشەڵا تۆ لێرە چیەکە وەکو ئیش و کار بەچیوە خەری وڵا لێرە بە کاسپیەوە ئیشکیەکە ئیشەکە وڵا ئاژەڵداری و کشت و کاڵ و ئەو شتان ئەوکو قوتابخانە و شتان هەیە لێرە بۆ خوێندن تا چەندتان هەیە قوتاپۆلی چەنە خوێن قوتابخانەیشی تیا بوو هەتا پۆلی شەشی بنەڕەتی دووسێ ساڵە بێ داخرەوە ئەی دوای ئەوەی کە شەشیان تاوا کرد بۆ قۆناغەکانتر بۆ حوت و هەشت تا 12 چن بۆ کوێ لە پۆلی شەش دەرچووە چێ بۆ جافەران جافەران ژەتا پۆلی سیتە دوایەوە چێ بۆ قەراخ جافەران چەندێک دوورە لێرەوە جافەران وڵا هەر کیلۆمەترێک بێت کیلۆمەترێک قوتابیەکانە بێ بڕۆن تاگەنەوە ژیانی ئێرت پێخۆشە یا بێت بۆ شار لە شار ئابژی لە بۆن من ناحی و قەزا و ناحەکان ئابژی وڵا من ئێرەم پێخۆشترە بەلای خۆم بەڵێ لە چ ڕوویەکەوە ئێرە هەڵبژاردووە و دڵگیرە لەلای وەڵایی شوێنێکی خۆشە و ئاو هەواکەی پاکە و ئێوارە نییە ینی ئێمە نان نەبین بۆ ماڵیا ماڵ نان نەباب ینی خواردن گۆڕینەوەی چۆن نیوەڕوان کولێرە ئەوە تاکیید دوێ ماڵ دوو ماڵە بۆمان نێزوو بێجار ئەوترێ ئەو کەسەی ئەو جۆرە ئەو نەریتە کوردەوارەیە کە خواردنەوەن بۆ یەکتری زۆر جار 4-5 خواردنی جیاواز هەیە کامەت حەز لێبێەوە دۆکڵی و ساوەر ئەوێ بیم کولێرە کەلانە دوێنە کەلانەمان بۆ هەڵ بەڕۆنی کوردیەوە لەگەڵ دۆشاوی ترێ ئەرەمەڵە باشە تۆ باسیەوەت بۆ کردم پێش بەنامەکە وتت من پێشتر لە ناو شار بووم بەڵام ێستا هاتوومە تۆ 3 مانگە لێرە بەڵێ هەردووکیانت دیوە ژیانی کامیان خۆشترە بەڕاستی شار خۆشترە ئێرە ئەگەر شتێ بێ خۆ مەژغوڵگەی پێوەی ئێرە ئارەوەڵە کارەبای مەزبوط لە شار مەزبوطرە کارباشی باشە کاربای باشە ئەنتەرنێتی خراپ نییە ئەنتەرنێتیش مهمە ئازوان ئەو ئەنتەرنێتە زەرری داوە لەو پەیوەندی کۆمەڵایەتیە خەڵگەر بە تەلەفۆن لێرە نییە پاراسێ دەکوژێتەوە ئەمار کەسێ بۆ ماڵمان ئەنتەرنێت دەکوژێتەوە ئەرەوەڵە سەر ئەنتەرنێتەکە خەپان بەڵێ وڵا دەستان خۆش بەچیوە خەریکی لێرە کە دەڵێ بەشتێک و مەشغوڵ بی خۆشە تۆ چی ئیشێکی وەڵایی مریشک و پەلەوەری حالیان چیت هەیە دووسێ قازمان هەیە و مریشکشمان هەیە دایکم ناوێرێ لە ترسی دایکم نارم ژمارە مریشکەکان بڵێم میوانتان هەیە یەکسەر قاز هەیە بۆ ئیوە سەر بڕی نانە نەماتەوە بەشی مەترسە نای نا لە بێس باخر ناخورێ کاتی ناخڕەمی کردکەوتەوە چیتان هەیە بۆ منە میوانێکی لە ناکا و ناوەختێ بۆ ماڵ دادە گوڵ چۆنی باشم ناوە چییە؟ داری بەڵینی گوڵ دارین پۆلیسەنی تۆ چواری بنەڕەتی بەڵێ لە لێرە خوێنی یان مەکتەبەکەتان لە شوێنی مەکتەبەکەمان لە سلێمانیە چۆن ناتوانانی بچیتەوە بە سلێمان ماڵمان لێرە نییە تۆ خەڵکی شاری بەڵێ باشە تۆ وەکو کچێکی بچوو ئێرت پێخۆشە یا ژیانی ناوشار و ناو سلێمانی وەڵا ئێرە بەڵێ چی خۆشە ئێرە چ شتێکی خۆش ئێرە سەوزایی هەیە و دار و درەخت لێ بەس شاروانیە بۆ شارێکی خۆجار دانەدانە داری لێ ئێجا تۆزە چییە؟ تۆزە هیچ نییە نەوەڵە باشە بە دایک و باوکو تۆ
بهێنەوە بۆ گوند لێرە بژین حەزەکەی ڕۆژە لە ڕۆژان بێن لێرە بژین ناڵە بۆ بەس حەزەکەم جارجارە بین بەس بۆ مکاتنە بۆچی بۆ هەموو کات ئەخرێ ڕز زۆر خۆش نییە سەرەتاوەتت خۆشە ێرە ئاخر بۆ سەفەر خۆشە بەس بۆ مانەوە خۆش نییە دەست خۆش بێ ئینشاڵا کاتێکی خۆش لێرە بەریتە سەر وە سەردانی خزمەکانیش توپە لێرە زۆر سپاس ئەم بەم ڕەفیقانی کە لێرن ئەمانە خەڵکی ناو گوندەکەن بەڵێ حەزەکەی ئاوە ئەیان بینی لە نزیکەوە بەڵێ ئەمەیان خوشکمە خەڵکی شارە بەڵێ شار لەگەڵ خۆمە ئەمەش هاوڕەکەمە لێرە ئەمە شار هاوڕەکەمە یەکێک لە خۆشیەکانی گوند ئەوەیە دەوترێ هەندێک عادەت و کولتوری کوردەواری هەیە هەمیشە لێرە پارێزراوترە بەڵام لە دوایەوەی تەکنەلۆژیا و ئەتەنێت بەرەو پێشوونی بەخۆی بینیوە تا ڕادێکی زۆر لەسەر شارەکان کاریگەری هەبووە بۆ ئەم پەیوەندیانە زایفکەوە تا ڕادەیشە لەسەر گوندەکان کاریگەری هەبوو بەڵام کاریگەرەکەی لەسەر گوند تا ڕادەیە کەمترە ئێمە بەردەوامە بین بەڵامەچینە لای ناوبڕێک و ئەگەڕێنەوە لاتە ئەزیزان لە دوای ناوبڕەکەەوە سڵاوتان لێبێ من دەمەوێت لەگەڵ خەڵکی گوند قسە بکەم زانم پەیوەندی کۆمەڵایەتی ئێرە چۆنە تا چەند سیلەی ڕەحم و سەردانی خزمەتی لێرە پارێزراوە ئەو کولتورە جوانە کوردەواری کە جاران باسەکرا بزانین ئایا لە گوندەکانی وەکو شار کەس بۆ یاخود لێرە هەر گرنگی پێدرێ لەگەڵمانە بن ئێمە زیاتر خەڵکی گوند دەدوێن. مامۆستا پەیوەندی کۆمەڵایەتی و خزمایەتی ئەوترێ لە گوندەکانە تا ڕادێک باشترە بە بەراورد بە شار پەیوەندی کۆمەڵایەتی و خزمایەتی لایەوە چۆنە لە گوند وەڵایی سوپاس بخوای گەورە زۆر باشە هەتا ئێمە چەند ساڵە لەمە پێشکە خەڵک وەزعی خراپ بوو سندوقێکماندا نابوو ناو خۆتان بەڵێ وەکو ئەتوانم بڵێم تاقە سندوق بۆ لە کوردستانە کە ئێمە ئێستا شوێنەکانی کەش چاوێن لێ کردوین کە یارمەتی خزمانی خۆمانمانەیە پارەمان کۆ کردەوە بۆ نەخۆش بۆ تەعزیە تر کەسێک کە زۆر فەقیر بوو بێ بڕێک یارمەتیمان لاوە بۆ ئەوەی کە لەو پێ بگیریایە ئەو سندوقە هاوکاری و کەسەکە بەڵێ ماڭانە کۆ ئەکرایەوە شتێکی زۆر باش بوو بەڕاستی ئیسفادەی چاکی گیانمە خەڵک هەمیشە یەکێ لە جوانەکانی گوندەکانی کوردستان و کولتورە کوردەوارەکە ئەوە بووە کۆمەڵ شتی کولتوری هەیە کەشتی جوانە ناو کولتوری کوردەواریە پاراستویانە یەکێک لەوانە و پەیوەندە کۆمەڵایەتی یەکێک لەوانە بۆ نمونە جاران هەبوو لە شارەکان بەداخۆ ئێستا لە شار نەماوە بەس بزانم لە گوندەکان کە خواردن دروستەکرا خەڵک خواردنی یەکی قاپێکی دەنار بۆ یەکتری یعنی ئەوترێ جاریەوە بەستێ چوار خواردنی جیاوازە بوو ئەو ماوە لە ناو گوندەکان وڵاهی تا ڕادەیەکی زۆر نەماوە وەکو ئەوەی بڵێ کە وەک جاران بێسە بەهۆی ئەو تەکنەلۆژیا و پێشکەوتنەوە ئەوسا شەوانە ئەوە سەردانی یەکتریان بکردایە و شەو چەرە هەبوو دانیشتن و ئەوە ئاگالێ بوو ئێستا تا ڕادەیەک ئەوە ماوە بەڵام وەک ئەوەی ئەو وەک جاران بڵێ لە 100% نەماوە بەس ئەتوان بڵێم ئێستا لێرە لە 150 لێ هاتووە تەکنەلۆژیاکە کاریگەری لەسەر خەڵکی گوندیشدانە ئەرەوەڵی بەتەکید هەمووی ئێوەکو مامۆستایانی ئاینی چیتان کرد تا ئەو پەیوەندە خزمایەتی و کۆمەڵایەتیە پارێزراوە بێ لایانی کەم ئێستا لە گوندەکەی ئێوە جەناب دۆکو مامۆستایانی چۆن هەوڵت داوە خزمان لە یەک نزیک بکەیتەوە بۆ نمونە خوانەخواسە هەیە خزمێک دڵی لە خزمێکی تر عاجزە بێ هەمیشە مامۆستایانی ئاینی دەوریان هەبوو لەوەی ئاشتەوایی ئەو کەسانە بەردەوام خەریکی سوڵح و هۆین کەوا بەردەوام لە مزگەوتەوە لە جومعە و لەسەر قەبران و ئەوانە بەردەوام باسی ئەوەکەین کەوا بێ یارمەتی یەکتری بێت و کەوا بێ دڵەکان بەیەکەوە ئاش بکرێتەوە و ئەگەر ناڕەحەتیە ناسۆرێت لە کاروباری ڕۆژانە کە تووشی ئەبێت چاک بکرێتەوە بەردەوام ئیشمانە خەریکین سپاس بۆ خی گەورە لێرە خانوویەکی بچووکم هەیە و تۆزێک باخیشم هەیە ئیتر زوو هەموو هەفتەیەک سەردانی عێراقم هەفتانە دەیتەوە بۆ هەفتانە بەڵێ دێم چەند ڕۆژەمێنیتەوە لێرە وڵای بەپێی من چووکم مامۆستام بەپێی عوتڵا تا عوتڵەکە زیاتر بێ ئەگەر لێرە ئەمێنمەوە ئەگەر ئەوتڵشکەم بێیانی بەس پێنجشەمە جمعە بۆ نمونەی لە هاوینانە بدەیتەوە لێرە من لە هاوینانە وڵای لە هاوینانی شەبەتەواتی نایم چونکم من مامۆستام لە 12 جاری وایە بەهۆی لە دەورەیانیا بۆهۆی خوێن کاروشتی واوە کەمترین تۆ ئێستا لە هەردووکیانە بنەیەکت هەیە لێرە و بنەیەکیش لە شار ژیانی کامیان خۆشترە وڵای خۆی لە ڕاستیا ئێستا ژیانی دەرەوە خۆشترە
کوێیانی ژیانی بڵین لادێکە خۆشترە گوندەکە خۆشترە هەم ڕویەکە وەڵی لە ڕووی قەرەباڵخیەوە لە ڕووی ئاوهەواوە لە ڕووی لەو ڕوانەوە ئەوترێ پەیوەندی کۆمەڵایەتی لەناو گوندەکانە تا ڕادەیەک باشترە بە براود بە شار خەڵک سەردانی کەس یەکتر ناکەن بە ئیش و کارەوە مەشغوڵن بەس لە گوندا خەڵک زیاتر سی لێ ڕەحم بجێبەجێەکە دێن بەدەم یەکترەوە تۆ هەستت بەوە کردو لێرە پەیوەندی کۆمەڵایەتی باشتر پەیوەندی کۆمەڵایەتەکە ڕەنگە تۆزێک باشتر بێ بەس لە پەیوەندی کۆمەڵایەتەکە لە لادیەکان ئەنی هەر لاواز بوو وڵا لە لاواز بووە مەزمە تەکنەلۆژیاکەی بەڵێ بەس تەنها مەگەر لە کاتێکە ئەنی بۆ نمونە لە خۆشیەکە یا لە ناخۆشیەکە بەدەم یەکەو هەن بەڵامی تر ئەگەر ئەو دووشتە نەبێت کەمتر هات و چۆشتەکان کەم بۆ تۆ لە ڕاستی تۆ کە ئەو باسی کرد و پێنجشەمان و جومان دێمە وێرە لەو دوو ڕۆژاکە دێتە وێرە خزم و کەسوکار لێرە نیان بۆ لاتیان تۆ ناچی سەران لە لە ڕاستی ئەگەر ڕاست بێت ناڵێم زۆر بەس کەم نە ئەوانیان نەمنی زۆر ئەچم چونکە وەکو پێم وتی کەم بۆتەوە لە ڕاستیە مامسامەنی تەکنۆلۆژیایە تۆ کاتێک کە میوانێک دێ مەشغوڵ بوون بە مۆبایل و ئەمانەوە بە باشە زانانی وەکو مامۆستایە وەکو کەسێکە لە باری پەروەرداری شەکەی یان چیت بە قوتابیەکان ئەڵێک لە حاڵەتێکی وایە کە زۆر جا بەداخەوە بینین گەنجان یا خودداوانی کە هەرزەکارن میوانیان دێ کەچی هەر خەریکی مۆبایلەکەن کەمتر تەرکیزیان لای میوان وڵای خۆی لە ڕاستیا بە خراپترین شت ئەوەیە خۆی ڕاستە تەکنۆلۆژیا سوودی هەیە و زەرەریشێ بەڵام ئێمە بەس لە ڕووی زەرەکەەوە بەکارێری ئەوە هەر زۆر خراپە ینی هەر ئاگامان نە لە میوانەکەیە نە ئاگامان لە قسەیەکی دەرەوەیەتی نە هیچ شتێکی ئاگامان لە هیچی نییە بەستەنا هەر مۆبایلەکە بەدەستمانەوە بۆ شتی تەرفی هیچ بەکارێنێ بۆ عیلم بەکار نهێنراوە لە ڕووی زانستیەکەەوە بەکارین خۆی لە ڕووی زانستیەکە ئێستا زۆر شاکەس ینی هەموو بۆ نمونە بۆ خوێنکارێک هەرچیەکی بوێت ئەتوانێت لەو مۆبایلە وەری بگرێت بەڵام بەڕاستی بەداخەوە لەو ڕۆوەری ناگرێت یا هەریایە یارێکی تەرفیهی پێکەوتەوە جەناب خەڵکی گوندەکە یا لە شارەوە لە شارەواتم بەڵێ خزمانت لێرن بەڵێ باشە ئەوترێ هەمیشە خەڵکی شار کەمتر سەردانی خزمایەتی و پەیوەندی کۆمەڵایەتیان هەیە بەڵام لە گوندەکانە تا ڕادەیەک باشترە تۆ کە دەیتەوە بۆ گوند خزمان کەس و کار سرد لێدەن تۆچی بۆ لایەوە بەڵێ ئێمە زۆر خۆشحاڵە بین کە یین بۆ ئەم گوندە بەڕاستی بەڕێزن بەڕاستی ڕێزی میوانەگرن بەڵام لە شار کەم بووەتەوە کاڵ بووەتەوە تۆ ژیانی کامیانت پێت وایە خۆشترە ئاسانترە بۆ ژیانکردن ئێستا لە شار ئابینی ژیان قرس بووە بەڕادەیەکە فریان ناکەویت ینی زۆر پێداویستیەکان دەربێنیت ژیانی کامیان پێت وایە خۆشترە بۆ ژیانکردنی ئەم سەردەمی خۆمان وڵای بەڕێی من ژیانی ئێرە خۆشترە بەڕاستی ژیانی گوند خۆشترە لەبەرەوەی هاوکاریەکەکەن لەبەرەوەی سەردانیەکەکەن بەدەم یەکتریەوە بن بەڕاستی هیچ شار زۆر کاڵ بۆتەوە شار ئێستا پەیوەندی خزمایەتی نەماوە هەر بۆ بەڵێ بابۆنی ئەم تۆری کۆمەڵایەتی و هیناوە بەڕاستی یعنی هیچ نەماوە ئەگەر بۆ نمونە گەورەترین مناسبە شەیە بێ بە تەلەفۆنەکە یەکسەر لە ماڵەوە کافێر تەلەفۆنێکی بۆ داوای لێبردنەکەی نوتەوە بەڵام نابێتە ئەوەی کە کەسەکە خۆی بچی بۆ لای خۆی دانیشی لەگەڵ یا دڵی بدەیتەوە لە کاتی حاڵەتێکی ناخۆشی بەسەرات نەخێر وا خۆشترە کە بچی بۆ لای تۆزە دڵی بیتەوە وا خۆشترە بەڕاستی سەردان هەر بووە و هەر کراوە بەڵام بەداخەوە کە نەماوە بەداخەوە خەڵکی ناو گوندەکەن وای ئێوە هەلێرەدا ئارەوەڵا خەڵکی ناوشارنی ناوەڵە هەندێک خەڵکم وەرگرت وتیان ئێمە لە شارەوە هاتیون سەردانمان کردون ڕاستەکەی باشە پەیوەندی خزمایەتی کۆمەڵایەتی لای ئێوە چۆنە ئەوترێت لە گوندەکانە باشترە بە بەراورد بە شار شکر باشی نەخوا بەزیەوە لە شارە خەڵک زۆر تااقەتی نەماوە سەردانی یەکتر بکار بە تەلەفۆن ێگەڵەیە هەواڵێ پرسیوتەوە لە گوندی جوایە وڵا باشترە شکر باشترە لە گوند چۆنە ئیستا بۆ نمونە لە چ کاتێکا زیاتر سەردانی خۆشوشت دەبێت سەردانەکەی نوویتر ئەوە جارجارەچی مەماڵان ئەی شەوانە کە دانیشتن بێکەوە ئەو خواردنانی کە ێرێخۆن سروشتی ترە چی ئەخۆن چی بۆ یەکتری ئەدەن وەڵاهشتی وەک شار ئێستا بە شار وەک شاری لات شار دێ لێرە شتەکان وەرەگرێ ئێوە بۆ خۆتان هێشتێکی تایبەتترتانە تایبەتیشمانێ وەڵاشت و شتی ژوشکەکەینەوە سیە و قایسی و هەمی دەستی خۆتانە بەڵێ مێوژوو خۆش خۆشی گوندەکەتان لە چی کەمە چی کەم و کوڕێکی هەیە بۆ پێویستان بێ حکومت بەهاناتانەوە بێ بۆتان دروست بە وڵای بلێم چی پێویست نییە بۆ نمونە وەڵا نازانم باشە بەرە فەرمو چا بخۆن چا حەزرە دەستان خۆش
ئەزیزانەوەی کە بینیتان ڕای هەندێک لە خەڵکی ناو گوندەکەمەوە کرد بەشێک لە خەڵکەکەش لە شارەوە هاتم سەردانی ئێرەیان کردبوو جا من لە یەکێک لە ئەو کەسانی کە وەرم گرت داوای دۆم کرد وتم زانم دۆتان هەیە بۆ فرۆشتن وتی دۆمان هەیە بەڵام نایفرۆشین هەر بێ بەرامبەر بەخشین ئەوە یەکێک لە شتە جوانەکانی گوندەوەیە زۆر جار بەخشندن یاخود سەخی تەبیعەتن بەو کەسانی کە ڕویان تیەکە میوانیان هەر کەسێکی ترە زۆرترین بەخشندەیان هەیە کە هیوادارین ئەو بەخشندەی و جوانێ و کولتورە کوردەوارە هەم لە گوندەکان بمێنێ هەم ڕنگدانەوەشی هەبێ بۆ ناو شارەکان پامی ئەم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر و تەوەرێکی تر بەخوای گەورەتان سپێرم خواتان لەگەڵ.